پاپای ڤاتیکانی پۆپ فرانسیس دەست بە سەردانێکی بۆ عێراقی دکە. رێڤەبەرê FBI êrişa şeşê meha çile li ser Kongresê wekî terora navxwayî bi nav dike. Piştî salekê ji belavbûna vîrusa koronayê xelkê Helepçe hêviyên xwe bo meha adarê derdibirin. Ji dengê Amerîka lê Washingtona paytext Silavûrê zibînerên hêja hevkarê min Berên Salih û ez Salih Demîcer bi xêrhatina we dikin û bernameya Kurd Connection'a îro ji bo pêşkeş dikin. Papa Francis بە سەردانێکی فەرمی و مێژوویی دەگاتە شاری بەغدا. ئەمەش یەکەمین سەردانی پاپایە لە مێژووی ڤاتیکاندا بۆ عێراق. لەم سەردانەیدا پاپا داوا لە کریستیانەکانی وڵاتەکە دەکا تا لە عێراقدا بمێننەوە و یارمەتی دەربن بۆ بنیادنانەوەی عێراقی بەشەڕ وێران بوو. پاپا فرانسیس پەتای کۆڕۆنا و نیگەرانی ئاسایشیەکانی وەلاوە ناوە تا ئەم سەردانەی بکات بۆ عێراق. ئەمەش بە مەترسیدارترین سەردانیشی دادەنرێ لە وەتای ساڵی 2012ەوە کە وەک پاپا هەڵبژێررا و بۆ وڵاتێکی ترس ئەو سەردانە بکە. سەبارەت بە سەردانەکە پاپا فرانسیس دەڵێت هەستی کردووە بەوەی ئەم سەردانە سیمبۆلیە بکات چونکە عێراق بۆ ماوەیەکی دوور و درێژ لە ڕەوشێکی ناهەمواردا بووە. لە عێراق هەزاران کارمەندی ئاسایشی دانراون بۆ پاراستنی ڕەوشی ئاسایشی وڵاتەکە هاوکاتی ئەم سەردانەی پاپا کە کەوتۆتە دوای ئەو هێرشە موشەکی و هێرشی خۆکوژیانەی لە عێراقدا لەم ماوەی ڕابردوودا کراون و نیگەرانیە ئاسایشیەکانی سەبارەت بە پارێزراوی پاپا زیاد کرد. لە ناو فڕۆکەکەیدا پاپا خۆشحاڵی خۆی دەربڕی بەوەی ئەم سەردانە دەکا کە یەکەم سەردانیەتی بۆ دەرەوەی ڤاتیکان لەوەتای بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا. دوای بەغدا بڕیارە پاپا سەردانی شارەکانی نەجەف و ناسریە و هەروەها هەولێریش بکات. لە نەجەف پاپا لەگەڵ ئایەتوڵڵا عەلی سیستانی ڕێبەری باڵای شیعەکانی عێراقدا کۆ دەبێتەوە. Rêveberê Nivîsgeha Federalî ya Vekolînan FBI Christopher Wray ji qanûndanêrên Amerîkî ra got ku êrişa alîgerên serokêberê Donald Trump roja şeşê meha çile li dijî Kongresa Amerîkî ew teroreke navxwayî bû. Wray got wan hişdariyeke agahdariyê di roja êrişê de wergirtibû. Raporta peyamnêra dengê Amerîka li Kongresê Catherine Jepson zaniyariyên bêhtir hene. بۆ یەکەم جارە لە دەمی هێرشەکەی شەشی مانگی یەکی ئەم ساڵی کرایە سەر باڵەخانی کۆنگرسی ئەمریکا یەکێک لە باڵاترین بەرپرسانی جێبەجێکارانی یاسای وڵات ڕۆژی سێشەمە بە ئەندامانی کۆنگرس بڵێت پەلامارەکە تیرۆریزمی نێوخۆیی بوو کە بەشی زۆری هاندەرەکەی لەلایەن گروپی سپی پێستە تونندڕەوەکانەوە بوو ئەوەی ئاماژی هەڕەشەیەکی ترسناک لە نێو ئەمریکادا لەخۆ دەگرێت. هێرشەکەی کرایە سەر کۆنگرێس گەورەترین کەیسەکانی توندڕەوی شەڕەنگێزی نێو وڵاتەکەمان بوو کە هاندەرەکەی ڕەگەزپەرستی بوو ئەوەش بەشێکی گشتی گەورەترین تیرۆریزمی نێوخۆییمان بووە. هەروەها کوژەندەترین پەلامارەکە لەلایەن هەمان ئەو توندڕەوانەوە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا ئەنجام درابێت. لە یەکەمین گەواهیدان لە دەمی هەوڵی یاخیبوونەکە ڕێی گوتی یاخیبووان لە هەستێکی بەرینی ئەو گروپانەوە هاتبوون ئەوانی پشتیوانی لە باڵادەستی توندڕەوانی سپی پێست و شەڕەنگێزی ملیشیایی دەکەن و هیچ بەڵگەیەک نییە لەسەر ئەو دەنگۆیانەی ئەوانەی ناڕزایی درۆینەی ترامپ بووبن یان ناڕزایی چەپڕەوانی ڕووپۆش بووبن. لەو دەمەی ئێمە دەرفەتی یەکسان دەخڵقێنین بە دوای توندڕەوی شەڕەنگێزیدا لە هەر بیر و باوەڕێک بێت دەگەڕین هەتا ئەمڕۆ هیچ بەڵگەیەکی توندڕەوانی شەڕەنگێزی ئاژاوگەریمان بەدی نەکردووە یان ئەو کەسانەی بەشداری لە بزوتنەوەی ناڕزایی سیاسیدا دەکەن پێویست بە هێرشەکەی شەشی مانگی یەک ئەوەش واتای ئەوە نییە کە ئێمە بە دوایدا ناگەڕین لە گەڕان بە دوایاندا بەردەوام نابین بەڵام هەتا ساتەوەختە ئەوەمان بەدی نەکردووە. ڕێی گوتی هەتا ئەمڕۆ پتر لە 270 کەس تۆمەتبار کراون بەهۆی ڕۆڵیان لەو هێرشەی کرایە سەر کۆنگرس هەروەها بیرۆی لێکۆڵینەوەی فیدرالی ئەمریکا هەستی لێکۆڵینەوەکانی خۆی فراوان دەکات.
لەگەڵەوەی هەموو ڕۆژێک کەسانی هەتا دێت زیاتر دەستنیشان دەکرێن و تۆمەتبار دەکرێنە هاوکات بیرۆی لێکۆڵینەوەی فیدراڵی بەردەوامە لە درێژەدان بەم کارەی بەبێ گوێدان بەوەی چەند کەسیان بۆ ئەم کارە پێویست دەبێت. زۆرێک لە کۆمارەکان دەڵێن هەڕەشەی تیرۆریستی نێوخۆ یەکسانە یان زیاترە لە هەڕەشەی توندڕەوانی چەپڕە و وەک بزوتنەوەی ناڕەزایی سیاسی. کۆمارەکان ئاماژە بە سووتاندنی دادگای فیدرالی لە شاری پۆرتلاندی ستانی ئۆریگن لە هاوینی ڕابردوودا دەدەن. لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا کاری ئاژاوەگێڕی زۆر و توندوتیژیمان بینیوە کە تونندڕەوان زۆربەیان تونندڕەوانی چەپڕەو بوون ڕژانە نێو جادە و بانەکان سەرتاسەری وڵاتەکەوە. بەڵام دیموکراتەکانیش وەڵامی کۆماریەکانیاندایەوە و ئاماژە بەو بێسەروبەریە دەکەن کە هاوپێچە لەگەڵ هەندێک لە خۆپیشاندانەکان بۆ لایەنگریکردن لە دادپەروەری نەژادی کەمترە بە بەراورد بە ناڕەزایەکانی شەڕئینگێزی سپی پێستان کە هەوڵی باڵا دەستی دەدەن. ناڕەزاییەکە نەیەکسانە بەو هەوڵە شەڕانگێزیەی درا بۆ هەڵوەشاندنەوەی ئەنجامەکانی هەڵبژاردنەکە و نەیەکسانیشە بە تەقەکردن بە کۆمەڵ کاتێک کەمینەیەکی کۆمەڵگەکە دەکەنە ئامانج ئەمە نایەکسانیە نادروستە. لە میانەی تاوتوێکردنێکی هەفتەی ڕابردوو لە خانەی نوێنەرەندا بەرپرسانی ئاسایش لە کۆنگرس ئەوان ئاشکرا کرد کە ئەوان نووسراوێکی FBI لە ڕۆژی 5 مانگی یەکدا بەدەست نەگەیشت بوو هەتا لەبارەی شیانی توندوتیژی ئاگاداریان بکاتەوە. ڕێی ئەوەی ڕەت کردەوە کە پێشبینیکردن لەسەر ئەوەی کە چۆن ڕەنگە گرتنەبەری ڕێکاری خۆپاراستنی ئاسایشی بگۆڕدرایە ئەگەر ئاگاهیدانەکە ڕابگەیەندرایە. دانوستانەکان ڕاوەستان بۆ پێکێنانی کۆمسیۆنێک ئەوەی لێکۆڵینەوە لە هێرشەکان و ڕاستپاردا بۆ گرتنەبەری ڕێوشۆنی خۆپاراستنی ئاسایشی دەکات. هاوکات نانسی پیلۆسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران جەخت بۆ دانانی ژمارەیەکی زیاتری دیموکراتەکان لە کۆماریەکان لە نێو ئەو پانێڵەدا دەکات. وەزیری دەرەوەی ئەمریکا دەڵێت بەڕێوەبەرایەتیەکەی سەرۆک جۆ بایدن گرنگی بە دۆسەی دیموکراسی دەدا لە وڵاتانی تردا و هەوڵیشی بۆ دەدا بەڵام لە ڕێی بەکارهێنانی هێزی لەشکریەوە نا وەک دەڵێت پێشتر ئەو جۆرە هەوڵانە شکستیان هێناوە. ئەنتۆنی بلینکن ڕۆژی چوارشەممە ئامانجەکانی سیاسەتی دەرەوەیی سەرۆک جۆ بایدنی خستە ڕوو. بەو پێیەی کە هێزەکانی ئەمریکا ئیستا بۆ ماوەی 30 ساڵە لە عێراق و 20 ساڵیشە لە ئەفغانستان ماونەتەوە ڕەخنەگەرانی دەستێوەردانی سەربازی ماوەیەکی زۆرە داوا لە ئەمریکا دەکەن کە سەربازەکانی بکێشێتەوە و دەست لە سیاسەتەکانی وەک دەڵێن گۆڕینی ڕژیم هەڵگرێ. ڕۆژی چوارشەمە ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا گوتی بەڕێوەبەرایەتی بایدن ڕێگای خۆی دەڕوات و بە دوای سەرخستنی دموکراسیدایە لە ڕێگای نمونەوە نەوەک لە ڕێگای هێزەوە. ئێمە ڕەفتاری دیموکراتیانە گەشە دەدەین بەڵام لە ڕێی دەستێوەردانی سەربازی گرانیان هەوڵدان بۆ لە ناوبردننی ڕژێم بەدەسەڵات خوازەکان لە ڕێگای هێزەوە دیموکراتی پێش ناخین. ئێمە لە ڕابردوودا ئەم تاکتیکانەمان تاقی کردوێتەوە هەر چەندە بەنیاز باشش کراون بەڵام کاریگەر نەبوون. بلینکن گوتی دەستێوەردانی سەربازی وای کردووە کە گەشەدانی دموکراسی مانایەکی خراپ وەرگێت و متمانەی خەڵکی ئەمریکای لەدەستداوە. ئەو بەڵێنیدا کە بەڕێوەبەرایەتی بایدن بە شێوێکی جیاواز کار بکە لەوانە بۆ بەهێزکردنی دموکراسی لە ناوخۆدا وەک پێویستیەکی سیاسەتی دەرەوە. بلینکن گوتی چین گەورەترین هەڕەشەیە چونکە تاکە وڵاتێکە کە توانای بەرەنگاری و ناسەقامگیرکردنی سیستمێکی کراوەی نێودەوڵەتی هەیە. ئەو گوتی دەبێ واشنگتۆن لە پێگەیەکی بەهێزەوە لەگەڵ چیندا مامەڵە بکە. ئەمە پێویستی بە هاوکاریکردنە لەگەڵ هاوکار و هاوپەیمانەکانمان نەوەک بەو سەرزنشت و ئیدانەکردنیان لەبەرەوەی پێکەوە بوونی ئێمە کارەکان قورستر دەکات بۆ چین و بۆ لە بەرچاو نەگرتنیان. ئێمە پێویستی بە پەیوەندی دیبلۆماسی و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە چونکە لەو شوێنانەی کە ئێمە دەستمان لێ هەڵگرتوون چین پڕی کردوونەتەوە. لەگەڵ ئەوەدا کە زۆرێک لە ئەندامانی بەڕێوەبەرایەتی نوێ لەوانە خودی جۆ بایدنیش لە بەڕێوەبەرایەتی سەرۆک ئۆبامادا خزمەتیان کردووە بەڵام بلینکن هەر بیرۆکێکی ڕەت کردەوە سەبارەت بەوەی کە تیمەکەی ئیستایی درێژەدەری ڕێگای ئۆباما بێ. ئەو گوتی کە کات بەسەر چووە و بایدن لە ئیستادا دنیا بە چاوێکی نوێ دەبینێ. پەیمانگەها کارنگی یا ئاشتیا ناونەتەوی دە پانەلێکە ئۆنلایندا لەگەل ڕۆژنامەوانی واشنگتن پۆست جۆبی وارێک بەحسا پرتوکا ویە vێداویە کۆ بە ناوێ هێلا سۆر بەڵافکردبوو کرد.
پرتوکا هێلا سۆر ڕۆنی دەدە سەر چەکێن کیماویên سووریە و چاوە di sala 2012 de lêgel berdewambûna şerê Sûriyê serokê Amerîkayê wê demê Barack Obama ragihandibû ku bikaranîna çekên kîmawî ji aliyê rejîma Esed ve hêleke sor e. Lê ji dêvla ku Amerîka destêwardaneke leşkerî bike, rêveberiya Obama biryar da ku li gel Rûsya kar bike ji bo jinavbirina çekên kîmawiyên Sûriyê. Warek dê şiroveyên xwe de got ku xelkê Sûriyê ji nebûna bersivdaneke li dijî keryarên Esed dilgiran bû û vêyekê ziyan gihande navûdengê Amerîka ku nikarîbû sozên xwe pêk bîne. Ew herwiha behsa Rûsya û piştgiriya wê bo Esed dike û dibêje Rûsya bû sedem ku rejîm bikaranîna çekên kîmawî ranewestîne. Warîk di axaftina xwe de got krîza Sûriyê bang li her aliyekî dike ku li çareseriyekê bigerin. Her çendî ku ne diyar e dê çareserî çawa be. Ew dibêje tanha îradeya siyasî ku rewşa Sûriyê çareser bibe nîne. نزیکەی لە سەدا 75 دانیشتوانی جیهان لە وڵاتانەدا دەژین کە ئازادیەکان تیایاندا پاشەکشەیان کردووە لەوانە ئەمریکا بەپێی راپۆرتێکی نوێی نێوەندی فریدەم هاوس. لەم راپۆرتەدا ئاماژە بە هۆکارەکانی پاشەکشەی دیموکراسی کراوە لە جیهاندا. لە ناڕەزایی جوتیارانی هندستانەوە بۆ پێکدادان لە نێوان دەسەڵاتی جێبەجێکردنی یاسا و لایەنگرانی بزوتنەوەی ژیانی ڕەشپێستان گرنگە. دوو گەورەترین وڵاتی دیموکراسی جیهان ئەمریکا و هندستان بەشێکن لە ڕەوتی جیهانی وا دەردەکەون سیاست و دامەزراوە دیموکراتیەکانیان لە پاشەکشێدان. راپۆرتی ساڵانی 2021 ئازادی لە جیهاندا کە لەلایەن دامەزراوەی خانەی ئازادیەوە دەردەچێت سنگ دەخاتە سەر لێکۆڵینەوە لەسەر دیموکراسی و مافەکانی مرۆڤ لە تەواوی جیهاندا و بارەگای سەرکیان لە واشنگتنە. بەڕاستی ئەم پەتایە بووە هۆی تاسەندنی بارگەژی دیموکراسی درێژخایان. زۆرێک لە ڕێبەرە نادیموکراتەکان ئەم دەرفەتیان قۆستەوە بۆ بەهێزکردنی دەسەڵاتەکەیان. راپۆرتی ساڵانەی خانەی ئازادی ڕێژەی دەستڕاگەیشتنی خەڵک بە مافە سیاسیەکان و ئازادیە مەدەنیەکان لە 210 وڵات و هەرێمدا هەڵدەسەنجێنێت. لە ساڵی 2020دا 45 وڵاتی دیکە ئاستیان دابەزیوە بە بەراورد لەگەڵ ئەو وڵاتانەی کە بەرەو پێشچوونیان هەبووە. ئەو ڕەوتە لە 15 ساڵی ڕابردووە ئاوا بەردەوامە. هێشتا ئەمریکا بە وڵاتێکی ئازاد دادەنرێت، بەڵام لە ساڵی پارەوە 3 خاڵ دابەزیوە. ئەوە دابەزینێکی گەورەی دیموکراسێتێکی سەقامگیرە بە زۆری دەگەڕێتەوە بۆ کەمی شەفافیت لە سایی بەڕێوەبەرایەتەکەی دانالد ترامپدا. بە شێوەیەک لە شێوەکان ئاشکرایە لە سەرکار لابردنی چاودێرانی گشتی بنکۆڵکردنی دامەزراوەکانی دیکە بوو کە ئامانجیان لێپرسینەوەیە لە ڕێبەرانی حکوومەت و بەشێکی دیکەشی دەگەڕێتەوە بۆ ئەو پەتایە کە لە ڕاستیدا شەفافیت پشتگوێخرا. حکوومەتی فیدراڵی و هەروە هەندێک لە فەرمانڕەوایانی وڵاتەکەیان زانیاری هەڵە و چاوەشەکاریان بڵاو کردەوە. ئەو زانیاری و ئامارانەیان شاردەوە کە پەیوەست بوون بە پەتاکەوە. ئەمەش بەگشتی بووە هۆی سەر لە شێوانێکی زۆر و وەڵامەکەی بە سیاسی کرا. ئەم کەمبوونەوەی دیموکراسیا شتێکی نوێ نییە. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە 10 ساڵی ڕابردوودا 11 خاڵ دابەزیوە. ئاماژە دەدەن بە گەمارۆدانی کۆنگرێسی ئەمریکا لە سەرەتای ئەم ساڵدا لەلایەن لایەنگرانی ترامپەوە. ڕۆژی چوارشەممە ئانتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا جەختی کردەوە لەسەر پێویستی بەهێزکردنی دامەزراوە دیموکراسیەکان. تادێ ئەمریکەکان زیاتر دەمسەرگیر دەبن و ئەو دامەزراوانەی کە هەن بە یارمەتیدانی ئێمە لە بەڕێوەبردنی جیاوازەکانمان بۆ ئەوەی دیموکراسیەکەمان بەردەوام لە کارکردندا بێت لەژێر فشاردایە. پەرەپێدانی دیموکراسیەکەمان پێویستێکی هەرە گرینگە بۆ سیاسەتی دەرەوەی ئێمە. ئەگەر نا دەکەوینە ژێر یاری ناحەز و ڕکابەرەکانمانەوە وەک رووسیا و چین. بە گوێرەی راپۆرتی دامەزراوەی خانەی ئازادی کەمتر لە 20 دانیشتوانی جیهان ئێستا لە وڵاتە ئازادەکاندا دەژین. ئەم ئاستا لە ساڵی 1995ەوە تا ئێستاکە کەمترین ئاستا. هندستان کە گەورەترین دابەزینی بەخۆیەوە بینیوە لە ساڵی پارەوە دۆخەکەی لە وڵاتێکی ئازادەوە بۆ وڵاتێکی نیمچە ئازاد دابەزیوە بەهۆی چەندجارەبوونەوەی ساڵەکانی سیاسەتی ناسیۆنالیستی هندۆسەکان و توندوتیژی دژی کەمایەتی موسڵمانەکان. پلاتفۆرمەکانی دەنگی ئەمریکا لەسەر ئینتەرنێت. بۆ ئاگاداربوون لە نوێترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ سەردانی ماڵپەڕی دەنگی ئەمریکا بکە. هەواڵەکانی سیاسی، ئابووری، هونەری وەرزشی لای ئێمە ببیستە و ببینە. لە ئەپەکانیشەوە هەواڵەکان لە هەموو شوێنێکدا بەردەستن. دەنگی ئەمریکا، خێرایی، متمانە،
ڕازگۆیی. سیناتۆیە ئەمریکا پێشبینە داویە vê hefteyê dengdanê li dor pakêteka mezina alîkariyê bike ji bo rûberûbûna krîza aborî û tenduristiya ku vîrusa koronayê encam dayî. Herçendî hin wilayetên Amerîka bendên rêgirtina lê COVID-19 ses dikine ji vekirina dibistanan heta xwaringeh û şanogehan û jiyan gav bi gav vedigere normal lê ziyana aborî hîn li dar e. Plana rizgarkirina Amerîkiyan ku bi nirxa 1.9 trilyon dolar ew beşeke ji ecendaya navxweyiya Serok Joe Biden ji bo hiştina Amerîka wek hêzeke mezina aborî lê cîhanê. Lê argumenta komariyan dê Sînatoyê de ewa ku armanca vê pakêtê nepêwîstiyên xelkê Amerîka ye. Eger pakêt were erêkirin dê her Amerîkiyek ku dahata xwe kêmtirî 75,000 dolar be salê ew ê 1400 dolar wergire. Her kesek bêkar dê hefteyê 400 dolar wergire û her wiha dê 20 milyar dolar werin terxankirin ji bo operasyonên vaksînkirina xelkê li seranserî Amerîkayê. لەگەڵ هەوڵەکان بۆ سنووردارکردنی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا و دەستکردنیش بە بەکارهێنانی ڤاکسینی دژە کۆڤید-19 لە بەریتانیا ڤایرۆسە نوێیەکەی ئەم پەتا جیهانیە بە شێوەیەوە نوێیەکەی بڵاو دەبێتەوە و جارێکی تریش حکوومەتی وڵاتەکەی ناچار کردووە بەوەی ڕێوشوێنی تونتر لە جاری پێشوو بگرێتە بەر بۆ کۆنتڕۆڵکردنی ئەم پەتایە. دکتۆر فریاد حەوێزی لە بەریتانیاوە ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لەگەڵ کۆنێکشنە. دکتۆر فریاد سوپاست دەکەم و یەکەم پرسیاریشم ئەوەیە ئایا ئەم شێوازە نوێی کۆڤید-19 بووە بە کێشە بۆ ئەو ڤاکسینانەی تا ئێستا بەکاردەهێنرێن بۆ بەرەنگاربوونەوەی ئەم پەتایە؟ سوپاس دەکەم بۆ ئەو داوایان لێ بکەن. هەتا ئێستا ئەمەل هەیە ئەو ڤاکسینانە تاسیر لە هەموو جۆرەکانی ڤایرۆسەکە بکە. ترسێک نییە لەوەی کە ینی ڤاکسینەکە تاسیریان لێ نەکە. بەڵێ زۆر با بڵین هەواڵ دەبیسترێ لەسەر بەکارهێنانی ڤاکسینەکە و دەڵێن کاریگەری لا بەلای دەبێ ئەو ڤاکسینانەی کە بەکاردێنن. دکتۆر ڕوانینی جەنابەت چییە لەسەر بەکارهێنانی ڤاکسینەکە؟ بە سوودە بەکاربێنرێیان نا؟ ئەگە بەکارنێن لە چارەی دیکەمان چییە؟ بەڕێی من دەبی بەکاری بێنین من خۆم بەکارم هێناوە. و ئەگەر تۆ دەچی مەناعە بدا باشترە لەوەی کە هیچ مەناعەیەک نەبێ. بەس دەوەش کە ڤاکسینەکەمان کرد مانایوە نییە کە ئەمە برین تەواو و خلاص و بەکەیفی خۆمان بێ و بچین. دەبی ئاگامان هەر لە خۆمان بی ئەوەش تۆزێک لە نەخۆشیەکەی شدەتی نەخۆشیەکە وەفاتکردن کەم دەکاتەوە. خۆگەر لە مستەقبەل زۆر چاک دەرچوو وەکو ڤاکسینەکانی ترۆکوی خروکە و پۆلیۆی مناڵانوانە کە تاسیرەکەی وابوو چاتر. بەزەتا دەگەینە ئەو نەتیجە دەبی بیکەین و دەبی هەر ئاگاشمان لە خۆمان بێت. باشە دکتۆر بخۆت دەزانی ینی ژمارەیەکی بەرچاو لە ڤاکسینەکان هەن چەند جۆرێکن ڤاکسینەکان کامیان لە هەمووی کاریگەرترە کامیان لە هەمووی دەکرێت بگوترێت باشترە بۆ بەکارهێنان؟ ئەوەی ئەمە بەکاری دەین لێرە تاوان ڤایزەر و ئەسترازینگایە ئەوەی لە بەریتانیا بەکاردێت بە زۆری ئەو دووە بەکاردێن ئێستاکە کە ئیجازەیان پێدراوە. بە زەوانەی تریشتە لە وڵاتانی دیکە بەکاردێم بەڕاستی ینی تان دەبی چاوەڕێ بکە زای نەتیجەی چۆن دەبی. ئەو کاریگەری لابەلایەن هەیە ینی بۆ نمونە هەندێک دەڵێن بە تایبەتی لە پاش بەکارهێنانی دووەمیانەوە ینی با بڵێن دەرزی لێدانی دووەمیانەوە یا کوتانی دووەمیانەوە هەندێک کاریگەری لابەلا دروست دەکا. چینە و کاریگەریانە هەر سەرێشەیە بەتەنیا یاخو شتی تریشەیە؟ بۆ خۆ دەزانی ئەمە هینێکمانێ دەستەی ڕاوێژکاری هاوکاری توێژبانی ڤایرۆسمانی ئەوانەی کە تەلقیحکرانەوە یان ئەوان ئەو نەخۆشانی خۆمان دەیان بینین. بەڕاستی هیچ کەسێکمان نەدیتێ تووشی شتێکی وابی بە ترزبی تۆزێک تۆزێک ژانی دەبی تۆزێک لەوانێت تۆ تاکەی تاکی دەگری بۆ بەیانی لەن ئەوانەی ترەمە ڕاقەبیان دەکەین لیان دەپرسین هیچ کەسێک تووشی هیچ مشکلەیەک نەبووە.
بەڵێ دکتۆر ئەو دەستەی ڕاوێژکاری کە جەنابەت ئێستا ئاماژە و پێکرد ئەلبەتە دەستەیەکی خۆبەخشە ژمارەیە پزیشکی کورد کە جەنابەت یەکێکی لەوان ئەم دەستەیەتان پێکهێناوە و چەندان کەسی تریشی تیادایە. ڕێنماییتان بۆ ئەو کەسەی کە تووشی ڤایرۆسەکە دەبێ چییە؟ تەوانە دەستە تاقنێ پار ئەو وەختانە دروست بوو عتا مفتی اختراعی کرد ئێمە چەند دکتۆرێک تعاونمان لەگە کرد و هەم یارمەتی بەڕاستی مشکلێکی زۆر گەورە لە بەریتانیا تا حکوومەتی و میلەت و هەمووی ترسان کوردەکانی تاوان زیاتر ترسان لەبەرەوەی ئەمە دەستمان کرد ئەو دەستێمان دروست کرد و دەستمان کرد بە ئیمێل و تەلەفۆنەکانمان بڵاو کردەوە تەلەفۆنیان بۆ دەکردین نسیحەتمان دەکردن کە تەبان لە ناحیەی نەفسی لە ناحیەی خۆپاراستن کە تێکەلی کەس نەبن ناحیەی نەفسی و ناحیەی خواردن ناحیەی ریاضەکردن ناحیەی کەنجین پێویست و بستنە ئیتیسال بە پزیشک بکەن کەنجین بستنە خەستەخانە یعنی هەتا ئێستا مەشاکلی ناحیەی نەفسیە چەند دکتۆری نەفسیمان هەیە ئەوانی بە قسەیان لەگەر دەکەم دەوانێت یارمەتیان بدەن بەدە تا ئێستا ڕاوێژکاریەکان ئێمەوەیە ینی گوێ بە قسەی نسیحەتی وەزارەتی تەندروستی بکەن ئێرشادەکان تەتویق بکەن چوونە دەرکەم بی ماسک ببەستن لە خەڵک نێزیک نەبنەوە بۆ بازار و ناو قەرەباڵ هێرتا دەتوانن نەچنە ناو بازار و ئەو شتانەی کە بچوونە پارک لە خەڵک نێزیک نەبنەوە هەتا ئێستا ئەو شتانە بە سۆری ئەوانەی کەم ئەو کوردانێک کە من ئاگام لێ اختیلاتم لەگەیان هەیە بەڕاستی هەمویان جێ لە نەسیحەتەکە دەگرن و مەحافەزەی خۆیان دەکەن پاژۆی مالەسەف کە چەند کەسێکمان لەدەست چوو. بەڵێ دکتۆر ئەمە بۆ ئەوانەی کە تووشی کۆڕۆنا دەبن یاخود دەبنە هەڵگری ڤایرۆسی کۆڤید-19 بۆ خۆت دەزانی یەکێک کە توش دەبێ ئێمە بمانێ و نەمانەوێ کەسێک هەر هەیە نزیک بێ لێەوە خواردنەوە چارەسەری تەندروستی یارمەتی دەری بێ لەو کاتە قورسەی کە کۆڕۆنایەتی ڕێنماییەکان بۆ ئەو کەسانە چییە کە یارمەتی نەخۆشەگەدەن؟ ئەمە پێمان گوتن مەسەن نەخۆشەکە لە هۆدەیەک دەی بە تەنیا ئەوە کە خواردنشتی بۆ دەکەن لەبەر بۆی دادنێن دەرگاکە دەکاتەوە خواردنشتەکەی بۆ دادنێن دەیخوا قاپشتەکان دەینتە دەرەوە قاپەکان بە جودا دادنێن بە تقریبان بۆ ئێمە دەرێن بۆ سێ ڕۆژ دەستی نەکەنێ پاش بە مەچینە مەچینێ خوشێشتن بۆی قاپەکان نەشۆن کە چوونەکەنیشیان تەوان ئەوەی خۆی دەبا دەستەوانە گلۆڤ لە دەست دەکا و ماسکەکەش دەبەستێ بە هەموو نەوعێک ینی ئەو 2 مەترێنەوە لێک نزیک نابنەوە کابرا ئەون تووشی نەخۆشەکەش بۆ دایمە دەین لە ناو هۆدەکەی خۆت یان نەگەر لەگە ناو خانوودا بوو پیاسە بکە هەناسەی درێژ بچێشە ینی هەم بۆ خۆی باشە و هەم ئەوانەی تریش توش نەکە بەس ئەلحەمدوللا بەڕاستی تەجاوبێکی زۆر باشە جێ لێ ڕداگرن نسیحەت وەردەگرن یەقناع بووینە لێرانە ینی لەبەرەوەی نسبەتی وەفات ئێستا الحەمدوللا ناو خۆمان زۆر کەم بوویتەوە ینی کوردەکان. بەڵێ دکتۆر فریاد زۆر سپاس دەکەم بۆ تێبینی و سەرنجەکانت سپاس و پێزانینم. ئەو شتێککە کردمان بەڕاستی ویستمان خۆمان لێ بینن کە کورد خۆمان دەتوانین یارمەتی یەکتر بدەین هەر چاومان لێتر نەبی یارمەتیمان بدا ینی شعورێکی زۆر باش و زۆر خۆش بوو. تەلەفۆنیان زۆر بۆ کردین هەتا لە ئەوروپاشەوە تا لە کوردستان. دکتۆر زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لەم بەرنامەیەدا سپاس و پێزانینم. سپاس بژی خۆش بیت. هەرچەندی ڤیرۆسا کۆرۆنایە باندۆرێکە فیزیکی و دەرونی لەسەر وڵاتیان هەرێما کوردستانی بێگشتی و خەڵکی باژاری حەلەبجە هێشتیە لێ چاوێنوان لە ڕۆژێکە نویە و ئەو خۆش بۆ بۆنەیەن مەها ئادارێ ئامادە دکەنە. ئەو دەبێژن ساڵاوبووریە ئەو ژێ پرانیە بۆنەیان بێپارمان و هێویدارن کو ئیسال بە تایبەتی دووەرزە بوهارێدا نەیەن کەرنتیکردن. پامنێرێ مە لە حەلەبجە راپۆرتێک ئامادە کردیە.
ڤایرۆسی کۆرۆنا تەنها کاریگەری لەسەر جەستەی مرۆڤەکان نەکرد، ڕەوتی ژیانیشی گۆڕین. ساڵی ڕابردووش بەشێکی زۆر لە بۆنەکانی لێ قەدەغەکردن. ئێستا ئەگەرچی ڤایرۆسەکە هێشتا ماوە، بەڵام هاوڵاتیان بە هیوایەکی نوێوە خۆیان بۆ بۆنەکان ئامادە دەکەن. ڕاستی پاری شوامان بەسەر هات هەر بەر لە نەورۆزە و کەرەنتینە هاتە سەرمان ئیتر بێبەش بووین لەوەی کە دەرچینە دەرەوە. ئەستاش هەر ئەو شتە هەر ڕووی داوەوە بە تەمانی ئینشاڵڵا ئەگەر هین بێ ڕێکوێ دەرچین بین ئەم لا هەڵەبجە و ئەترافی ئەم شوێنانی لای خۆمان ئەو بەهارەیە بەسەربەرین. عادلی شاڵ یەکێکە لە بەرەک دوورە دێرینەکانی هەڵەبجە. ئەو بۆ ئەمساڵ ژمارەیەکی زۆر جۆری شاڵی ئامادە کردووە. سەرقاڵی دوورینیانە بۆ خەڵکی. دەڵێت ئەمساڵ جیاواز لە ساڵی ڕابردوو هاوڵاتیان خۆیان بۆ نەورۆز و بۆنەکانی دیکە ئامادە دەکەن. ساڵانی ڕابردوو با بڵێنێمە لە زۆر لە زوو خۆمان ئامادە کرد. پاری شەر بە هەماشی خۆمان ئامادە کرد بۆ نەورۆز بەس حیفە و کەرەنتینەکە ڤایرۆسی کۆرۆنا کارێکی کرد و لێرە دوکانەکان داخران بەعام کەرەنتینە ڕاگەێنا لە هەموو عالەما لە هەموو شوێنەکان بەتایبەت لە شاری خۆمان لە هەڵەبجەش. ئیتر ئێمە بە حەقیقەت پار زەری زۆرمان لێکەوت. پار بە حکمی کەرەنتینە بابەتی زۆرمان هێنا، شاڵی زۆرمان هێنا، زەری زۆرمان لێکەوت و ئەو نیەتێکە هەبوو لە هاوڵاتیان بۆ جلی کوردی بۆ نەورۆزە و هیچ وا دەنەچوو بە عەکس و پێچەوان دەچوو. ئەم ساڵی هیوادارین بۆ شێوە نەبێ ئامادەکاری باشمان کردووە، بابەتمان هێناوە. ئیتر لەسەر ڕەنگانی قسەکەن ئەم ڕەنگانە زۆرن وەکو باسمان کرد. ئەمە شاڵی زاخۆیان پێڵێن، ئەمە شاڵی ڕانیان پێڵێن، ئەمە شاڵی پشدەریان پێڵێن، ئەمان شاڵی هەورامانیان پێڵێن. ئەمە بەری خۆشم زاخۆییە، زاخۆیی چەندڕێنێکی زۆری هەیە. حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری قەدەغەکردنی سەرجەم بۆنەکانی مانگی ئاداری دەرکردووە. بەڵام بریکاری وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم دەڵێت بڕیارەکانی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا وەک خۆیان جێبەجێ نەکراون. بەڕاستی ئێمە کۆمەڵێ پێشنیارمان خستە بەردەم لیژنەی باڵای ڕوبەڕووی کۆرۆنا و لە هەفتەی ڕابردوو کە دانیشتن کۆمەڵێ بڕیاردرا کۆمەڵێ خاڵ خراوەتە باری جێبەجێکردنەوە. بەڵام بەداخەوە من بەهەی دەزانم لە ڕێی جەنابتانە باسەوە بکەم یەکێک لە خاڵەکان سوودارکردنی هاتوچۆیە لە نێوان شارەکانی دیکەی عێراق و هەرێمی کوردستان بەوەی کە گەشتیاران ڕێیان پێ نەدرێت تەنها ئەو کەسانەی کە بەکاری جددی و کاری پێویست و شاندی فەرمی و بڵین بازرگانی ئەمانە دێن. ساڵانە و لە نزیکبوونەوە لە وەرزی بەهاردا جلوبەرگی کوردی ژنان و پیاوان زیاتر خواستی لەسرە. لەم ساڵیشدا گەرچی مەترسیەکانی ڤایرۆسەکە ماون، بەڵام هاوڵاتیان بەردەوامن لە ئامادەکاریەکانیان. بووەتە نەریتێک لە یەکەم ڕۆژی وەرزی بەهاردا مەشخەڵێکی ئاگەر هەڵدەگیرسێن و جەژنی نەورۆز دەگێڕن کە جەژنێکی نەتەوایەتی نەتەوەی کووردە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. جازیزان تا بە یەکگەشتنەوەی داهاتوومان و کورد کۆنەکشنێکی نوێ ڕێز و خۆشەویستی ستافی کورد کۆنەکشن پەسەند بفەرموون.